بەگەرمی بەخێراتتانەکەین بە ناوی کۆمەڵی هونەری میلی کوردستان بە ناوی قاوەخانەی کلتوری فەرمانبەران ئەم شوێنە تەرفیەیەکەوە لە ناوەڕاستی شارەیە و لە پایتەختی ڕۆشنبیری هەموو جارێک ئاماژەی پێکەم کە لە ساڵی 1930 باشترین بەڵگەیە کە لە سلێمانی ئەم شارە چەند زیینوو بووە یانەی تیا بووە نادیەک کە ڕەشۆڵی هونەرمەندی نەمر بەدەستی خۆی و داری لێیان نەمامێکی لیان هەشتووە ئێستا بۆ بە دارێکی گەورە ناومە ناوە دارەکەی ڕەشۆڵ ئەمە ئاماژەی بووی کە هونەرمەندان هەموو کات حزوریان هەبووە لەم شوێنانەیە بۆیە ئێمەمانەیەم نەریتانە زیینوو بکەینەوە من حەزم نەکرد لە ناوبڕی بەرنامەکەیە بە داتاشۆ باسی فلیمەکان بکەم چییە مەسەلا تەنها ئەوەندەیە ئێمە بۆ شێوە تەقلیدیە یادی هونەرمەندە نەمرەکان ناکەینەوە کە هەمووی وتار بێ و باسی ئەو بکەین ساڵی ئەوەنە لەدایک بووە ساڵی ئەوەنە کۆچی دوایی کردووە ناوی ئەوە بووە ئەوەنە برای هەبووە نەخۆشی هەبووە زۆر بەداخەوە هەندێک ساڵیادی هونەرمەندانە بینین لە پرسە و ماتەمینیە چێ زیاترەوەی کە لە فیستیڤاڵێک چێت ئێمە هەر یەکەم ڕۆژی کۆچی دوایی ماملێەوە لەگەڵ یەکێتی هونەرمەندانی یەکگرتووی ئەوسا بە هاوکاری هەردوو لامان کۆمەڵی هونەری میلی ئەوان چلەکەی هونەرمەندی نەمر مامۆستا محەممەدی ماملێمان لە هەڵی ڕۆشنبیری لە شێوە فیستیڤاڵەکە پێشکەش کرد و هەروەها لێرە هونەرمەندانی میلی کۆمەڵی هونەری میلی لەسەر ئەرشی خۆیان لە مزگەوتی سەلیم بەگ بۆ ماوەی 2 ڕۆژ پرسەمان بۆ مامۆستا محەممەدی ماملێدانا لە 21 ساڵی 2000 و دوای ئەوەش هەموو ساڵێک ساڵ ڕۆژمان بۆ کردوێتەوە چلەمان بۆ کردووە بە شێوەی بەرنامە و بە شێوەی فیستیڤاڵ هیوادارم ساڵیادی هونەرمەندان دائیمە لە شێوەی فیستیڤاڵ و لە شێوەی گۆرانی و مۆسیقا و لە شێوەی ئەو هونەرەی هەر بێتەوە بەگوێی خەڵکە دیارە ماملێ خۆی لە خۆیە ئەوەی کە من بەس باسێکم ناوی محەممەد کوڕی مام عەلی بووە ئەو مام عەلی لە کاتی وایە کە لێ پێڵەن ئەحسا کە چوون گەڕاو لە دەرگایانەوە مام عەلیەکەیان نووسیوە مامەلی دوایی بۆ بە محەممەدی ماملێ بە بنەماڵە هونەرمەندن براکانی هەمویان هونەرمەندن حەسەنی ماملێچێک بۆ لە دەنگخۆشەکان کە بەداخەوە شەهیدە و شەهیدی ڕێگای ڕزگاری کوردستانە ماملێ کوڕێکی هەر شەهیدە و خۆی هەموو کاتێک لە بەرەی گەلا بووە هەموو کاتێک ماڵەکەی شوێنی کۆبوونەوەی هەم شوێنێک بۆ ئیستیقبال و بۆ پێشوازی لە پێشمەرگە قارەمانەکانی باشووری کوردستان برایانی پێشمەرگە کە لێ بوون هەمویان دەزانن کە ماڵی ئەوان هەموو کاتێک کراوە بووە و هەروەها هەم بۆ هاوکاری دیموکرات و ئێستاش پڕەکانی هەر لەو ڕێزی خەباتە ئیشەکەن من زۆر ناچمە تەفاسیلی ژیاننامەوە ئەوەنە باسەکەم ئەمڕۆ ئێمە ڕێزە و هونەرمەندە گەورەیانین خۆشبەختانە هاوکات لە قەڵاتجێ خۆشەویست هەمەیەتی بۆکرێتەوە و دوو بەیانی کە 25 مانگەکە بە خۆشحاڵیەوە بە سپاسەوە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەر لە تەلاری هونەر لە مەراسیمێکی گەورەی ئەوان ژیادی ماملێەکەنەوە دیارە ماملێ قوتابخانەی چێونە گەورەیە کە هەمومان لەو ڕێبازەیە خزمەتەکەین من نامەیە کاتەکان هەمووی کەن بە وتار و وتارخوێندنەوە بەڵام پێم خۆشەوەکو دەستپێک بەڕێز کاک بابەکەت ڕێگە بفەرمێت وتارێکی بێ هەم لەسەر چالاکیەکەی دووسبەی و ئەمڕۆ کە لێرەش و لە قەڵازێش چالاکیە بۆ ماملێ لەسەر و حرەکە ڕۆشنبیری لەم دەبەرەیە هەیە بە بفەرمێت سڵاوتان لەبێ بەڕێزان بەخێر بێن خۆشحاڵم لێرە کۆبوونەوە لەم مناسبەیەدەیەدا بەڕاستی خۆشحاڵم کە شوێنی چۆکو ئێرە هەیە بۆ مناسبەی هونەری و ڕۆشنبیری من پیرۆزباییەکەم لە کردنەوەی ئەم شوێنە شوێنێکی زۆر گرنگە بەڕاستی و شایانی ئەوەیە کە لێرە کۆبینەوە شوێنێکی توحفەیە یعنی شوێنێکە کە ئەهێنەیە بەڕاستی لەمەدا زۆر مناسبەی هونەری و ڕۆشنبیری لێرە بکەین بەتابەتی لە هاوینیشە کە حوشەیەکی گەورەی هەیە و ئەمەوێت لە سەرەتاوە زۆر سوپاسی برای خۆشەویستم کاک جەزای ساز بکەم کە بەڕاستی ماندووە لەم جۆرە مناسبانەدا و هەوڵێکی زۆر جدی هەیە بۆ کاروباری ڕۆشنبیری مناسبەکەی دووسبەی بۆ ماملەی مەزن لە تەلاری هونەر بێگومان ئێمە ئامادەمان کردووە ماملە ئەهێنێ لێرە لە تەلاری هونەر لە قەڵاتجێ لە مەهاباد لە هەموو شوێنێکی دنیادا یاد بکرێتەوە پیاوێکی گەورەیە من حەزەکەم چەند شتێکی تایبەت بۆ ماملەی مەزن باسکەم ئەویژەوەیە کە
ماملێ بە تەسەوری من میراتێکی ڕەسەنی کۆماری کوردستان کەس نییە کە نای ماملێ ئەبیستێ بیر لە کۆماری کوردستان نەکاتەوە ماملێ وەکو ئەزانن موالیدی یەخلەدایکبووی ساڵ 1924 کە کۆماری کوردستان ڕوخێ و قازی ئیعدامەکرێ لە شاری مەهاباد ماملێ تەمەنی 26 ساڵە حساب بکەن ئینسانی تەمەنی 26 ساڵیە لەو پەڕی گەنجەتیە بە چاوی خۆ ببینێ کە سەرکۆماری کوردستان ئیعدامەکرێ لەگەڵ وەزیرەکانی تری کۆمارە کە ئەمە بێگومان زەربەیەکی ئەزگار گەورەی عاتفیە بۆ ماملێ لەو ڕۆم پێم وایە ماملێ میراتێکی هونەری و سیاسیە بۆ کۆماری کوردستان و بە هەمان شێوە توانیەتی تعبیر بێ لە ئاوات و ئامانجی سیاسی و هونەری هەم بەشی خۆڕەڵاتی کوردستان هەم کۆماری کوردستان کە بە جوانەمەرگی لە 46 سەری نایەوە بێگومان و کاکجەزا باسی کڕەی خۆشم هەروایە خەڵک ئەزانێ کە ماملێ پیاوێکی بە شەخسیەت و بە ویقار بوو و هیچ کاتێک خۆ نەدایە دەست هەندێک حاڵەتی تری وەکو بەداخەوە کەسانێک تر لە زولفی کوردستان تووشی هاتوون ئەو ماڵەکەی بووە شوێنێک بۆ کوردانی هەر چوار پارچەی کوردستان کەسێک کەم کەسێ هونەرمەندی ئەم دیو یاخود کەسی تر چوو بێتە مەهاباد سەردانی نەکردێ بێ و ڕێزی دەگیرابێ و ئامینەخانی خێزانیش بە هەمان شێوە ڕەمزێکە بۆ خۆڕاگری و ڕەمزێکە بۆ ژنی سەربەرزی کورد کە توانیوێتی ئەو تەمەنە درێژە لەگەڵ ماملەیە بمێنێتەوە خزمەتی بکە بەڵام حاڵەتێکی گرنگەیە حەزەکەم ئەویش ئیشارە پێ بدەم ئەویش ئەوەیە کە ماملێ سەرباری خەم و خەفەتی کۆماری کوردستان و شەهیدبوونی کوڕەکەی و زوخاوی سەردەمە کۆن و تازەکانی ئێران بە درێژایی مێژوو ئەو تێگەیشت بوو ئەیزانی کە هونەر نابێ بوەستێ و هەوڵی دا کە ئەم هونەرە لە چوارچێوەی شێوازی کتایبەتی گۆرانیە تعبیر لێ بکات کە شێوازی ماملێ و ستایڵی ماملێ یعنی ستایڵی ماملێ ستایڵێکی تایبەت و جیاوازە کە هەر کەسێک گوێی لە ئاوازی گۆرانەکانیش بێزانێت کە ئەمە ستایڵی ماملێ و جیاوازە لە ستایڵی خەڵکی تر بەڕاستی ئەو وەکو بولبول وەکو ڕووبار وەکو درەخت هەمیشە بەگەشی مایەوە تەسلیمی زوخاوەکانی سەردەمی خۆی و پێش خۆی نەبوو بۆیە من پێم وایە ماملێ هێنێ لە هەموو شوێنێکی کوردستانە لە 23 مانگی جەنیوەریە یادی بکەینەوە من بەدڵ سپاس هەموو لایەکەم کە بۆ مناسەبەی دەرەکەوبوونەوە دەستخۆشتان لێکم زۆر سپاسان دەکەم بەخێر بێت سپاس بۆ بەڕێز کاک بابەکەت ڕێی بەڕێوەری گشتی ڕۆشنبیری هونەر کەویش بە هەمان شێوە بایەخ بە هەموو ئەم جۆرە یادبوونانەیەت ئێستا هەندێک وتایی تر هەیە بەڵام بۆی یادەکەمان زیاتر خۆش بکەین بە میلۆدیەکانی مامۆستا ماملێ سەرەتا ئەچینە لای دەمی شوێنکەوتیشی قوتابخانەکەی ماملێ کاک اسماعیلی ماملێ هەمووشی نازنای ماملێمان هەیە تر دووسێ عەبدولی ماملێ هەیە ئەبێ پێم بڵێ عەبدولی ژمارە 1 و 2 و 3 ئێستا کاک اسماعیلی ماملێ لە شارۆچکەی قەرارەوە بەخێر بێت ئەویش بە هەمان شێوە دیارە شوێنکەوتووە ڕێبازێ بەخێر بێت